و بۆ لایەنە پەیوەنددارەکان چییە؟ بەڵێ ئێمە وەکو کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ ئەم یادە بۆ بەرزڕاگرتنی یادی ئەنفال و دەستخۆشی لە سەرجەم لایەنە سیاسیەکانەکەین کە لەم ڕۆژەیە بانگەشەی خۆیان ڕاگردووە بۆ خزمەتکردنی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان ڕێز لە قوربانیەکانمان بگرن و گلەیی و گاڵتەدەنێکمان زۆرە لە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە تاوەکو ئێستا 258 کەس هەیە کە دادگای باڵای تاوانەکان لە 2009 فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرژیان بدرێنە دادگا تاوەکو ئێستا وەش نەکراوە کۆمەڵەتر لەوانەی کە تاوەکو ئێستا لە منهەجی خوێندنە ئێمە باس لە زانە عارەبەکان و سەرجۆنی ئەکەدی و بابلی و ئاشوورەکان ئەکرێ بەداخەوە تاوەکو ئێستا باس لە کەیسی ئەنفال نەکراوە باس لە مەرگەساتی ئەنفال نەکراوە بۆ ئەوەی لە دوایینەوە ئەم کارەساتە لە بیر نەکەن و وەزارەتی گرنگی بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان بدرێ. من اسماعیل هەناڕی ئەمڕۆ کەسوکاریی ئەنفال بەشداریمان کردە یادی 26 ساڵەی تاوانی ئەنفالدا دیارە یادی ئەم ساڵ جیاوازترە لە ساڵەکانی تر لەبەرەوەی ئەم یادە زیاتر مۆرچی حیزبایەتی پێوە دیار نییە و بگرە ڕێکخراوەکان و ئیدارەی شار هەستاون لەگەڵ بە هاوکاری وەزارەتی شەهیدان بە بەرزڕاکردنی ئەم یادە دیارە ئێمە و کەسوکاری ئەنفالکراوەکان کۆمەڵشتی زۆر باش کراوە بە حەقە لە دروستکردنی خانوو و هاوکاریکردنی قوتابیان بۆ خوێندن بەڵام شتی زۆر گەورەتر ماوە لەوانە کارکردن بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال لەسەر ئاستی جیهان بەڕاستی شتێکی تر کە ئێستا بووە ئێمە لەم یادەیە ڕوفاتی ئەنفالکراوەکان بەشێکیان بهێنرایەتەوە و نزیکەی 10 ساڵە بەشێکی کەم ڕوفاتی ئەنفالکراوەکان هێنرایەتەوە دیارە ئەمیش داواکاریەکی تەواوی هەموو خانەوادەی ئەنفالکراوەکانە کە چاوەڕوانی تەرمی ئازیزانیانن و ئێمە لێرەوە داواکانی کار بکرێت بۆ زیاتر خزمەتکردنی کەسوکاری ئەنفالکراوەکان.